تیپی لاوانیانەی هەولێر دوایین مەشق و ڕاهێنانی بۆ چوونە نێو خولی نایابی عێراق بەگشتی و یاری نەجەف بە تایبەتی لەسەر خاچی خۆیەوە کۆتایی پێهێنا. تیپەکە ماوەی 10 ڕۆژە دەستی بە مەشق و ئامادەکاری کردووە بە سەرپێشتی ئەحمەد مناجدی ڕاهێنەر لەگەڵ ئەوەی کاتێکی کورت لە بەردەم تیپەکە بووە بۆ ئامادەکاری، بەڵام زۆربەی یارزانەکانی تیپەکە ئەزموونێکی باشیان کۆ کردوتەوە لە بەشداریکردن لە خولی نایابی تازە پێگەشتوانی کوردستان و پاڵەوانێتی لاوانیانەکانی هەولێر و دواتریش سەرخستنیان بۆ تیپی دووە میانەکە بەشدار لە خولی نایابی کوردستان. کۆکردنەوەی تیپەکە قوڕس بوو، پاشی 3 ڕۆژی دیکە یاریمان هەیە. هۆکارەکە ئێمە نەبووین، بەڵکو هاتنە پێشی کاتی یاریەکان بوو. بەڕاستی ئەرکێکی قورسە بۆ چونکە بەشێکی یارزانەکان لە دەرەوەی یانەی هەولێرن و تازە پێگەیشتوانی یانەی هەولێر کە ئەوانیش ماوەیەکی زۆرە بێمەشقن و بەشێکیشیان لە خولی نایابی کوردستان لەگەڵ خۆم بوون کە نۆ یاریزان دەبن. سوپاس بەخوا لە سەرەتای وەرزەوە ئەو بیرۆکەم هەبوو تیپمان هەبێت بۆ خولەکە لە کاتێکی چاوەڕوان نەکراو، چونکە تیپەکانی خولەکەش لە 140 یارزانەکانیان ئامادە نین. لە سەرەتاوە تیپەکە ماندووتر دەبێت چونکە کاتمان نەبووە بۆ کارکردن لەسەریان. تاوەکو ئێستا شتێکی وامان نەکردووە، بەڵام دوای چەند یاریەک تیپەکە دەکەوێتە نێو کەشی خولەکە و یاریەکی جوان پێشکەش دەکەن بەیانەی هەولێر و شاری هەولێر. تیپی لاوانی یانەی هەولێر لە 26 یارزان پێک دێت. بەشێکی زۆری یارزانەکان لە تیپە جیاوازەکانی یانەکە بوونە. نزیکەی 8 بۆ 9 یارزانی ئاست بەرزیش لە یانەکانی دیکەوە ڕوویان کردوتە تیپەکە تاوەکو بە شێوەیەکی بەهێز لە خولی نایابی عێراق دەرکەون. الحەمدوللا ئامادەکاریش باشمان کردیا و لە کاتەش سەخدا تێپەڕین لە مانجی ڕەمەزان دەکا کاتە چکەمیشیمە لە بۆ یاریەکە. ئینشاڵڵا لە دەرەوە یاریگای خۆت 3 خاڵی گرنگ بەدەستبینی زۆر میمەکە بتوانین بچێنەوە ئەجوای یاریەکە و ئینشاڵڵا بە تەمای خوای 3 خاڵی گرنگ بەدەستبین لە دەرەوە یاریگای خۆمان. خولی نایابی عێراق بۆ ئاستی لاوان 20 ئەم مانگە بە بەشداری 20 یانە دەست پێ دەکات. یانەکان بەسەر 2 کۆمەڵە دابەشکراون، لە هەر کۆمەڵەیەک 3 یانە دەگاتە قۆناغی کۆتایی. لاوانی هەولێر لە کۆمەڵەی دووەمە و 9 یاری ئەنجام دەدات، هەر 5 ڕۆژ جارێک یاریەک دەکات. لە یەکەم یاری خۆشی ڕۆژی سێشەمە دەبێتە میوانی نەجەف. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.